شەوی ڕابردوو کە چەند چەکدارێکی شەمشەمە کوێرەکان پەلەماری ئەم ڕێبیانەدا دیارە سوپاس بۆ پێشمەرگانە توانیان مەقاومێکی باش بکەن تاکو هێزێکی تری تۆکمە لە لیوای 1970 و لە لیوای حەفدەی ئێستا هاتنە پیریان و شەڕەکە ڕاستە شەیدی قارەمانماندا و چەند بریندارێکماندا خۆش بەختانە پێشمەرگان هەمووی هورەی بەرزە و ئەوەتە ئەیبینی کە پێشمەرگە هەروەکو جارانە لە زیادبوونایە و ومێدیشمایە زیاتر سەرکەوێن لەسەر دوژمنەکانە خوتەی باشیشمان پێە بۆ دوا ڕۆژ چی بکەین. یەکەم جار لە خوار ئێرە ڕەبایش کە پەلاماریاندا بەڵام خۆشبەختانە پێشمەرگەکان لە هاتن دەستان تێکیان شکاندن دواتر هاتنە سەر ئەو ڕەبای ئێمە پەلاماری ئەو ڕەبایاندا بە هەمان شێواز پێشمەرگەکان لە هاتن دەست و تێکیان شکاندن و کوژراویشان هەیە بەڵام بەداخەوە ئێمەش لەو ڕوبەڕووبوونەوەدا شەهیدێکمان هەیە لەگەڵ سێبریندار